زەبروزەنگ و تۆقاندن ناونیشانی راپۆرتی ساڵانەی سنتەری میترۆیە بۆ داکۆکیکردن لە مافی ڕۆژنامەنووسان. راپۆرتەکە دەری دەخات لە ماوەی 1 ساڵدا 385 حاڵەتی پێشێلکاری بەرامبەر بە 291 ڕۆژنامەنووس و دەستگای ڕاگەیاندن تۆمار کراوە لە هەرێمی کوردستان. 2020 ساڵێکی خراپە بۆ کاری ڕۆژنامەنووسی ئەوەی حکوومەت هەرێمی کوردستان و هێزانەکان ئەوەی کە پێیان کرابێ بۆ کەمکردنی دەنگی ئازاد و ڕای جیاواز کردویانە بینیمانە هەر لە دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان بەبێ بڕای دادگا هەر لە داخستنی کەناڵ هەر لە هەڕەشەکردن بۆ داخستنی کەناڵ و بگرە لە ڕێگریکردن لە ڕۆژنامەنووسان بۆ ڕووماڵی چالاکیەکان ئەمانە هەموو ئەو پێشەلکاریانن کە بەردەوام حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردوو کردوەتی بەرامبەر بە ڕۆژنامەنووسان ئەوەی لە ساڵی 2020 شا بینیمانە پێشەلکاریەکان دوو هێندە زیادی کردووە لە 4 ساڵانی ڕابردوودا. لە ساڵی 2020 ئامارەکانی پێشێلکاری و جۆرەکانی پێشێلکاری بەرامبەر با ڕۆژنامەنووسان لە هەڵقشاندا بووە. سەرۆکی پەرلەمانی کوردستانیش ئاشکرای دەکات میدیای سێبەر و کردراو بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە و لە بەرامبەریشدا میدیای ئازاد لە پاشەکشێدایە. شتێکی ترمانەیە کە ناوی میدیای ئازادە یان میدیای ئەهلیە کە بەش لە حاڵەتی پێم وایە و متابعەیە وەکو سەرۆکی پەرلەمان ترسناکن ئەو میدیایە لە پاشەکشایە وەکە ئەو میدیایە کەوتە پاشەکشەوە سێکتەرەکانی تریژیان و کایەکانی تریژیانیش دەکەونە پاشەکشە. ئەی یەزاڵە ئێستا جۆرێکی تر لە میدیا هەیە میدیای پێکراوە. مامۆستایەکی زانکۆش ئاماژە بەوە دەکات ئەو دەسەڵاتەی ئێستا توانای گوێگرتنی ڕاستیەکانی نییە، بۆیە بەم جۆرە بێدەنگە لە بەرامبەر ئەو پێشێلکارانەی کە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان دەکرێت. توندوتیشی بەرامبەر بە ڕۆژنامەنووسان، توندوتیشی بەرامبەر بە ژنان، توندوتیشی بەرامبەر بە ژنانی ڕۆژنامەنووسان کە بەداخەوە ئەو داتایانەی کە خستیانەتی ئەمڕۆ خستیانە ڕوو داتایەکی ترسناکن، داتایەکن ساڵ بە ساڵ ڕێژەکان زیاترەکە. ئەو ڕاستیانەی کە زۆر جار ڕۆژنامەنووس بێگات بەدڵی هەنێ لایەن نیە، هەنێ کەس نییە، هەنێ کەسایەتی نییە. ئەمە وای لێکا کە ڕەنگدانەوەی هەبێ، ینی ڕەتفعلی هەبێ. زۆر جار دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان شانازی بە ئازادی کاری ڕاگەیاندن و ئازادی ڕادەربڕین دەکەن، بەڵام ساڵانە ئاماری مەترسیدار سەبارەت بە ئازادی کاری ڕۆژنامەوانی بڵاو دەکرێتەوە. ئەمە سەرەڕای چەندین یاسای تایبەت بە کاری ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستان. هەورە زەحمەت، شارپرێس، سلێمانی.